سپیده باش تماشاوان کردستان 24 از هفکار خو هکار افروکه دل برنامه بیانی 24 دیدگل هوا دابین سپیده باش هکار سپیده باش ابین سلاوتان بی عزیزان خوشحالین امروش لگلتانین به هیوام امرو روزکی باش به روزکی خوشو بردسکوت و پر برهم به امرو هاوشوی روزانی رابردو لگل ابین لگلتان دبین چند بابت و توریک من هی کدویان لوانت توری سرکی اما دبن میوان من لسری دبی قصه لسر دکین لەگەڵ هەندێک راپۆرتی تر چیرۆکی جیاواز چیرۆکی جوانی تێدایە ڕەنگە بەشێکمان باوەڕمان پێی نەبێ هەندێکی تر ڕەنگە زۆر بە یەقین و بە متمانەوە باوەڕمان بە هەندێک بابەت هەبێ قسەی لەسەر ئەمەش دەکەین و راپۆرتیشی لەسەر دەبینین نەبین باسکە ئەو بابەتی دەتێ بیڵێ بێگومان هەکارە گەرم بین سەحکەینە بابەتی خویەیەکێ کۆ لە برک هیا کو بوچاره سرکرنا بجین کو خیب تداب کار اینان هکار ل 2 متره بلنده زیادترش 2 متره جیه پانده لگند کاولوکان قضا رواندزه دبجنه کنده کوخ یانجی برده کوخ او کسن کو کوخه کلی بید یانجی کوکه کتون تبید بوچ باشبون سردان آوید کنو 3 جارم ل دور بری دهنو دچن دبیجن برده کوخ هاتو مروخ لمب با کوخ اها هاتو ما چارده تو کوخ کم نمینه والله اما توزک خورسا بلام هر کسی که با متمانه و هر کاری کدیکا که یقینی تواوی هیا وای بوده چم که بتوانه کاریگری لسر دروز بکا یعنی استا بنمونه من هستیاری قرگوان حساسی قرگ بە هاوینانیش ناتوانم ئاوی سارد بخۆم بەڕۆ سەردانێکی بکە بزانە کۆکە و خوورانی قورگ و هەموو ئەو بابەتانە دەبی ئەگەر وابێ ماڵم دەبە تەنیش بەردەکە بۆی چاک بی هەکار بێژن ئەو خەڵکێک کوتێن سەردانەوەت گەن لە باژارە دیردێژی تێن یعنی نەبتنێ لە دەور و بەرن ڕەواندزێ قەزا ڕەواندزێەوەوانەنە ڕێڤە بەرێ شوێنەوەرن سۆرانژیت بێژیت کۆ ئەف بەرێ شوێنواری مێژیاوی بۆ هزاران ساڵە بەریان و کەڤەتگەر یعنی پێش ئیسلامەژی هەبوویە و خەڵک هاتینە و سەردانە پێبەری ئەوین کوردستان بەم بابەتانە دەوڵەمەندە بەم تێگەیشتن و تێڕوانینانە بەنمونە لە کەرکووکیش بابە گوڕگوڕ هەیە ئەوەی کە تایبەت بەو ئافرەتانەی منداڵبوونیان دوا دەکەوێتیان منداڵیان نابێ بابە گوڕگوڕ بە گوڕ هاتم بۆ کوڕ هاتمە ئافرەتەکان خۆیان با بڵێن دەسوڕێنەوە غلۆر دەکەنەوە زارۆک ببین لە پارکێشانە دەرەک و لە هەولێرێ بگومان ئەوەی بار بە گوڕگوڕ بچین بابەتی خۆ بینین بزانین ئەف بەرە مێژووەوی چاوایە و بۆ چی تێدا بکارین ئەو کەسەی کە نەخۆشە و کۆخەڕەشەی لێە دێتە ئێرە و لێرە دەست پێ دەکاتن و ئەو دەستەواژەیە دەڵێت کەندە کۆخ لێت هاتمە ڕۆخ لێم ببێ کۆخ من عەبدولوەهاب سلێمان حەسەن بەڕێبەری شوێنەواری سۆرانم و پسپۆرم لە بواری شوێنەواری کۆن ئەو شوێنەوارە بە کەندە کۆخ ناسراوە کە سەر بە گوندی کاولۆکانی قەزای ڕواندزە یەکێکە لەو شوێنەوارانەی کە بە ئینتەنجبڵ هەریتێج واتە شوێنەواری نامەلموس کە زیاتر بابەتی ڕێوەڕەسمەکان لە خۆ دەگریتن کە ئەو چەمکە لەلایەن یونسکۆوە دانرا بۆ پارێزگاریکردن لەو جۆرە شوێنەوارانە کە بابەتی کللتور و ڕێوەڕەسمەکان لە خۆ دەگریتن کەندە کۆخ لەلایەن خەڵکی ناوچەکە بەوە ناسراوە کە کۆخەڕەشە لە ناو دەباتن پێویستە نەخۆشەکە 3 جار بە دەوری بەردەکەدا بسوڕێتەوە و بەناو ئەو بازنەیە دا بڕواتن و 3 جاریش برێتن کەندە کۆخ لێت هاتمە ڕۆخ لێم ببێ کۆخ کۆمەڵێک کانزا هەنە کە وزەیەکی تایبەت بە خۆیان هەیە کۆمەڵێک بەرد هەنێک ئەو کانزایانەیان تێدایە بۆ نمونە کانزای سولفور گوگردی پێدەگۆترێ یاخود ئۆکسیدی ئاسنیان هەیە وە کۆمەڵێک کانزاش هەیە کە هێزێکی ئێلکترۆمقناتیسی هەیە ئەو هێزە بچووک و
بێهێز و زەعیفەی کە لەو جۆرە بەردانە هەیە هەندێک جار ڕەنگە ببێتە هۆکاری لە ناوبردننی کۆخەڕەشەوە ئەو حساسیەکە لە قورگی مرۆڤدا هەیە و هەندێک جار هەندێک شوێن هەیە کە هێزێکی رادیۆ ئەکتیڤی تێدایە ئەوە پاش ئەوەی کە کاری تاقیگەی لەسەر ئەنجامدرا دەکرێت یەکلای بکرێتەوە لە لایەکی ترەوە لە ڕووی سایکۆلۆژیەوە زۆر جار مرۆڤ کاتێک کە باوەڕی بە شتێک دەبیتن لە ڕووی ڕۆحی و لە ڕووی دەرونیەوە ئارامش و ئاسایش و هەروەها هێزێکی پێدەداتن ئەوە لە لایەکی ترەوە لە ڕووی سروشتیەوە کەوتوتە شوێنێک کە دەنگی ڕووبار شوێنەکە لە ڕووی جوانیەوە جوانیەکی تایبەت بەخۆی هەیە کە ئەوەش کاتێک کە نەخۆش لە شوێنی خۆی دێتە دەرەوە و حاشەهاشی ڕووبار و دەنگی باڵندە و ئەوانە گشتی کاریگەری دەکاتن سەر ئەوەی کە سیستەمی بەرگری جسمی مرۆڤی بەهێز دەکاتن لە ڕووی شوێنەواریەوە ئەوانە مێژویان زیاترە لە 50,000 ساڵ و 60,000 ساڵ و 70,000 ساڵ بەڵام دەگەڕێتەوە سەر ئەوەی کە مرۆڤ کەی بەکاری هیناوە و کەی هەستی بەوە کردووە کە ئەوانە شیفا دەبەخشن. ئەمڕۆ ڕۆژی جیهانی شاخە شاخ لای ئێمە واتای زۆری هەیە پێشمەرگە لە شاخ دەیان داستانی سەرنجڕاکێش و قوربانی دانیان هەیە و پڕە لە جوانی سروشت نمونێکە لە پاک و خاوێنی و بەم بۆنە ساڵانە گروپە شاخەوانیەکان دەڕۆن بۆ شاخەوانی نەک تەنیا لەم ڕۆژە بگومان ینی لە بە درێژایی ساڵ چەند جارێک ینی هەفتەی گروپی هەفتەی جارێک هەر دەڕوە بۆ شاخەوانی ئەمە وەرزشە لە هەمان کاتدا ژینگە دۆستیە لە ڕووی دەرونیەوە ئارامێکی باشت حەزە ینی تێکەڵەیەکی زۆر جوانی هەیە بابەتی شاخەوانی ئەفگەشتەژی فدراسیۆنا شاخەوانیان کوچیاوانیە کوردستانê bi hemahengî digel dezgehê rewange rekê xistibû bu her beşdarbûyekî jî pakêteke xwarinê ve xwarina amade kirbûn bizanin hevkarên me ser vê babetî çi bûme hazir kirin. بۆ گەشت هاتوون و ئامادەکاری دەکەن دیمەنی ڕێگەکان تابڵێی نایابن هەوراز و نشێویان گرتۆتە بەر زۆرجار ئەم وەرزشە سەرکێشیە کەل و پەل و پێڵا و گۆتانەکەی دەستیشیان تایبەتە بە وەرزشە لە 2019ەوە لەگەر گروپی شاخەوانی خانمانی کۆیم بەڕاستی ئەگەر باسی گرنگی شاخەوانی بکەی زۆر لە لایەنی کۆمەڵایەتی بیلانی ها دەرونی خۆت بیتن و هەم تەندروستیەکەش کە زۆر گرنگی هەیە. لەم وەرزەدا چیاکانی کوردستان تابڵێی دیمەنێکی ناوازیان هەیە بۆیە شاخەوانان گەشتی زۆر ئەنجام دەدەن. مێژووی شاخەوانی لە باشووری کوردستان لە چەند ساڵێک تێناپەڕێت بەڵام بە خێرایی گەشە دەکات. من وەکو مامۆستایەکی زانکۆ زۆر خۆشحاڵم کە پیادەی ئەو وەرزشە نوێ دەکەم کە تا ڕادەیەک لە هەرێمی کوردستان نوێیە بەڵام زۆر خۆشحاڵم کە من ئەو وەرزشە پیادە دەکەم لەگەڵ خانمانی شارەکەم کە لە کۆیەوە هاتین وە ژمارەشمان زۆرە هەموو هەفتانە پیادەی شاخەوانی دەکەین و زۆر ئیستیفادەمان لێ کردی و سوود بەخشە لە بۆ هەمومان. دوای بڕینی بەرزاییەکی زۆر لەسەر لووتکەی چیای سەفین پشوویەک وەردەگرن بە گۆرانی گوتن کەشەکە خۆشتر دەکەن. گەشتی شاخەوانی بۆ هەمووانە و هەمووان چێژی لێ وەردەگرن لەبەر ئەوەی ئەوان چوونەتە شوێنێک کە ژینگەکەی کەمتر دەستی مرۆڤی پێگەیشتووە بۆیە سروشت و ژینگەکەی پارێزراوە. شاخەوانی هەر وەرزشێک نییە ینی با بڵین بەس وەرزشێکە و تەواو جگە لەوەی وەرزشێکەکەی لە بۆ جەستە و لە بۆ خۆمان پێویستە لە هەمان کاتە ناسینی سروشتی چیاکانی کوردستانە سروشتی ئەو شاخانەیە ئاشناکەین بە شاخەوانان. دووەمش لە پاش پلانی
ئەوەکەمان بەرنامەمان ئەوەیە چەند داربەڕوویەک بچێنین لە بۆ ئەوەی ژنگەی وڵاتەکەمان ژنگەی چای سەفین زیاتر سەوز بێت. ئەمە گەشتێکی تایبەتە بە ڕۆژی جیهانی شاخ کە فیدراسیۆنی شاخەوانی کوردستان و دەستگای ڕەوانگە ڕێکیان خستووە. گەشتێکی کولتوریە بۆ سەرکەمپی جۆتەدار لەسەر چیای سەفین. شەی مەباحث کوردستان 24 کەمپی جۆتەدار چیای سەفین. ئەڤڕۆ ڕۆژە جیهانیە شاخەیان چیایە هەمی ساڵێکێ لە 11 کانونایەکیە بڕێبەتچیت و ئەف ڕۆژە بە هەلکەفت و ڕێز لێنانێ لەوان کەساک و حەزە چیاوانیە هەیە و سەرکەفتن بسەر بلندەهەیەن جودا جودا بێگومان لە جیهانێدا هەیە ئەف چاڵاکێ تێنا ڕێک خستن و تێکەلەیەکن ژێ کارەمایە جەستەیی و دەرونی و ئەزمون و حەز و هەکاروەکی مەگوتی و هەفکاری و بەرگەگرتن و بەهرەین تاکە کەسی و لە مرۆڤیدا بەهێزترد کرد لە کوردستانê ژێگەران بێژن کۆمەڵک گروپن هاتیینە دروستکردن یان شاخەوانی چیاوانیە و بەردەوام سەر چیات کەون و هەلکەفتن قەهرەمانتیên پێشمەرگên دلێرن کوردستانê بزیندی تێلن هەکار. جا ئەمە دەکەینە یەکێک لە بابەتە سەرەکیەکانی پرۆگرامی ئەمڕۆ بیانی 24 میوانەکەمان دەبێ بە وردی قسە لەسەر بابەتی شاخەوانی دەکەین لەگەڵ بەڕێز نادر ڕۆستی نووسەر و شاخەوان و با بڵێ تایبەتمەندتر لە بواری گەشت و گوزار و ئەو بابەتانە زۆر زۆر بەخێر بێ مامۆستا. زۆر سپاس بۆ بیانیتان باش. ڕەشیقیەی تۆ ماشەڵڵا هی ئەو بابەتەیە کە شاخەوانی دەکەی بەشێکی ڕەنگەوە بیت. پێشتریش کە بچمە شاخی شەر گرنگیم بە ئەوەیدایە کە جسمەکەمان ستایلێکی مام ناوەندیە بیت. زۆر باشە مامۆستا ناوچەی ئێوەش ینی ناوچەی ڕۆستێ و ئەو بابەتانە و باڵەکایەتی ئان چواردەوری شاخ و چیا و ئەو بابەتانەی زۆرە ڕەنگە بۆ ئێوە ئاسانتر بوو بێ چۆن تەشجیعی ئەو خەڵکانە دەکەن کە لە ناو شارن ئێستا وەسائیل زۆرە هۆکار زۆرە کە بتوانی باسانی بۆ نمونە ئەوانەی لە هەولێرن چای سەفین زۆرە. بەڵێ ڕۆژی جیهانی شاخ لە گشت شاخەوانانی جیهان و هەرێمی کوردستان پیرۆز بیت. ڕۆژێکە کە لە ساڵی 2002 لە لایەن نەتەوەیە گرتوەکان بە فەرمی ناسێنراوە بە ئامانجی گرنگیدان بە شاخ و گرنگیدان بە وەرزشی شاخەوانی و شاخڕەوی چونکو شاخەوانیمان هەیە و شاخڕەویشمان هەیە ئەگەر مەجال و دواتر تفەسیل قسەی لەسەر دەکەین. زۆر باش. و لە شاخەوانیش تەنیا سەرکەوتن بەسەرچیانە کۆمەڵێک وەرزشی دیکە یان بڕین کۆمەڵێک چالاکی دیکە لە ورکاری لە خۆی دەگریت. هەتا بەشێک ئێستا لە ئۆلۆمپیاتیش بەشدارن ئەوەی هەڵ بەڵێ بەڵێ هەر بە خێرایی باز بکەین بۆ نمونە شاخەوانی بەردەوانی ئەشکەوتەوانی بەلەمەوانی پەرەگرایدەر و پەرەماتۆر و شاخڕەوی ئەوانە تقریبەن هەمویان لە زمنی بابەتی شاخەوانینە بەڵام هەریەکیان تایبەتمەندی خۆی هەیە و هەریەکیان شارەزابوون و وانەی تایبەتی و زانستی تایبەتی خۆی هەیە و هەریەکیشیان جلوبەرج و تایبەتمەندی خۆی هەیە هەمویان وەکو یەک نینە بەڵام هەمویان مامەڵەکردنە لەگەر وەرزش و لەگەر شاخ و پێکاتەکانی ناوچە چیاییەکان بۆیە گرنگە بینەوە سەر پرسیارەکەی بەڕێز خەڵکی ناو شار ئەوەی تۆزێک دوورن لە چیا ئەو بابەتانە. لەخوا بە زیادی بێ هەرێمی کوردستان بەشێکی زۆری ناوچێتیایی زیاتر لە سەتا بڵێن 26 بۆ 30 بە گردۆڵکە و بە ناوچەتیایەکان هەرێمی کوردستان سروشتەکەی وایە بەشی زۆری ناوچێتیاییە بۆیە زۆر ئەزیەت نییە بۆ خەڵکی کوردستان کە بە ئاسانی بگاتە شوێنە چیاییەکان و ناوچێتیایەکان بەڵام ئەوانەی لە شاردا دەژین هەر کاتێ ئارەزوو بکەن گەشتی ناوچەتیاییەکان بکەن ئەو کاتەس پێ دەکەن کە ژیان لە ناوچەی چیایی و یان ژیان لە گەشتی چیایی یان لە شاخەوانی چەندە جیاوازە بەڵام تا گەشت نەکەی هەست پێ ناکەی بەڵام کە کاتێک گەشتت کرد ئەوجا دەزانی مانای ژیان و تامی ژیان و تامی هەڵمژینی ئۆکسیزینی ناوچەتیاییەکان زۆر جیاوازە لە ناو ئەوەی لە شار دوور دەکەویەوە لە ڕووی جەنجاڵی دوور دەکەویەوە کەواتە ئاسوودیەکی دەرونیت پێدەبەخشی لە ڕووی جەنجاڵی تۆ لە ناو ئیشی لە ناو کۆمەڵگا و لە ناو قڕەباڕغی بەڵام دەچێ ناو سروشت زۆر جیاوازترە لە ڕووی ئاو هەواوە ئاو هەوای ناوچەتیاییەکان
سەد لە سەدی جیاوازە، ئۆکسسیجینێکی زۆر پاکە، ئۆکسسیجینیش خۆی فاکتەرێکی سەرەکی جوڵەی خوێنە بۆ ئەوی خوێن خێرا بچیت و لەش وە دڵ و هەموو بەشەکانی جسمی ئینسانی باشتر ئیش بکە و لەوێ نەکەر دەروون جسمیشت ئارام دەبیتەوە کەواتە ناوچەیەکی ئارام بەخشیشە جگە وەرزش بیانوێنیە کە ئەوەی دەوێ بچینەتی ئەبی دا بەحسە چیا کرد کو بچەند بۆمەیە باشە بۆ ژینگە هەیە باشە دێچەوە ئەموان کەسێن کو شاخەوانیت کەم فێرکەین کو ژینگە هەیە بپارێزن دوی دەمێک و دچنە شاخەوانی پرسیارێکی گرنگە لە تەوان ئێمە بە شێوەیەکی زانستی خولمان دیتە لەسەر بابەتی شاخەوانی و لە خوڵە و لە نووسینی هەر بابەتێکی شاخەوانی یەکەم کەس کە بێ بیتە شاخەوان یەکەم کەس کە بێ بیتە شاخەوان دەبێت بڕیار بدا بیتە ژینگە پارێز واتە ژینگە پارێزی پێش شاخەوانیە تۆ ناکرێ ژینگە پارێز نەبی و بچە شاخی ئەگەر بمانەوێ گرنگی بە شاخەوانی بدەین و گرنگی بە سروشت و ئیدامەدانی ناوچە شاخاویەکان بدەین دەبی یەکەم جار هەستی ژینگە پارێزیمان لا دروستبی هەر کەسێک بچێتە شاخ لەگەر گروپی شاخەوانی بی یان سربەخۆ بچیت وەکو فەردێک وەکو تاکێکیان لەگەر هەر ڕێکخراوێکی دیکە بچی ئەگەر مانای ژینگە پارێزی نەزانیت بانەچیتە شاخ بانەچیتە شاخ پێویست ناکە بچیتە شاخ کەواتە ژینگە پارێزی بەر لە هەموو شتێکە ژینگە پارێزی تەبان بە چەند جۆرێکە ئەوە نییە تەنیا تۆشت فڕە نەدەی نەخێر تەنیانەت ئەو فڕەنەدان واجبە واجبێکی سەرەکی ئەندامانی گروپی شاخەوانیە بۆیە لە هەموو دەرچوونەکانە زۆر جار بە تایبەتی و گروپی ئەو گروپانەی من لەگەریان دەرچوویمە و زۆر جار تەکلیفیش لە من کرایە کە من زۆر گرنگی بۆ بابەتەی دەدەم کە لە هەموو پێش بەسەرکەوتنەکانە کۆمەڵێک ڕێنمایی بدەین بە تایبەتی بۆ ئەوانەی نوێنە و جاری ئەکەمیانە ڕوو لە شاخ دەکەن دەبێت فێریانکەین کە ڕوو لە شاخ دەکەن هاتی ناوچە شاخەوانی زۆر جیاوازتر بن لەوەی کە لە ژیانێکی ئاسایی ژیانە فڕێنەدانی شت واجبە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەوەی لەوەی واجبترەوێ تۆ کە دەچێ ناو سروش زیان بە هیچ بوونەوەرێک و بە هیچ دار و درەختێک نەگەین تەنانەت زیان بە مێروستانێکیش نەگەینی تەنانە ئەو ڕێگایی پێدا دەچی ئاگات لێبی زۆر بە وریایی بڕۆ جیا و گۆڵەکانی ئەزیەت نەدەی ئەو پیسکردن ئەوە هەر وەکو لە کوردەواری قسەشیە دەرێن کفرە مامۆستا کوردستان ینی جگە لەوەی کە وەکو شاخەوانی ئێستا چیاکان بەکاردێ لە ڕابردوش بگومان هەمومان دەزانین ینی کوردستان هۆکارێک بووە بۆ ئەو سەقامژی و ئەمانەتی ئێستا ئەو دەستکەوتانێکی ئێمە هەمانە بەو پێی کە پێشمەرگەکان لە چیاکان شۆڕش و بۆتە ماڵی ئێمە لە سەرەتادا شاخەکانی کوردستان چیاکانی کوردستان تا چەند گونجاون بۆ شاخەوانی ینی بۆ نمونە لە هەندێک وڵات بە تایبەت لە ئەوروپا و ئەو وڵاتانی ئەسکەندەنافیا و هەموو ئەمانە هەندێکیان بەهۆی سەرما و سۆڵە چیاکانی زۆر سەختە بۆ شاخەوانی هەندێکیان بەهۆی بوونی زۆری ئاژەڵی کێوی و ئاژەڵی مەترسیدار و ئەمانە ڕەنگە زۆر سەخت بێ بۆ شاخەوانن ئێوە چی بۆ کەسانە دەڵێن کە ڕەنگە بەشێکیان بەم هۆکارانە تاوەکو ئێستا نەیانتوانی بیبێن یان نەوێرن بێن شاخ واتە ئارامی خەبات خۆڕاگری بەرخودان ژیان ئەوە شاخە هەموو ئەو شتانەمان پێدەبەخشیت بۆیە لەخوا بە زیادی بی لە ڕابردوودا شاخ یەکێک بووە لە پاڵپشتیە هەرە بەهێزەکانی مانەوەی کورد و درێژە پێدانی شۆڕشەکانی کورد کە ویستیانە کوردستان داگیر بکەن یان ئەو دەسەڵاتانی ویستیانە زیان بە کوردستان بگەنن زۆر زار و تراویشە ئەگەر کورد کەسی نەبی شاخەکانی هەیە ینی سەرک بارزانانی دەڵێت چیاکان دۆستمان نزیکترین دۆستمان بەڵێ بە دڵنیایی قسەیەکی زۆر جوانە جا بۆیە ئێمە کە دەچین بۆ شاخ گرنگی خۆی هەیە لە هەموو ڕێکەوە وەکو بەڕێستان بە بیدایەتیش لە سەرەتا ئاماژەتان پێکرد زۆر جار کە دەچی بۆ شاخ بیرەوەریەکانی شۆڕش و خەبات و پێشمەرگایەتی و بخۆم وا بوویمە یعنی ئەها ئەو ڕێڕەوە مەسەلەن بۆ نمونە لە دەرەی شیر کە بە دەرەی شیردا دەڕۆی بەسەر دەکەوی چەند سعاتێک 3 سعات تا دەگەیە سەر دەرەکەی ڕێڕەوەیەکە لە شۆڕشی ئەیلول ئەو ڕێڕەوە بەشێکی زۆری بەدەست دروست کرایە بۆ ئەوەی پێشمەرگە لە دۆری باریسان بە ئاسانی هاتوچۆی دۆری مەڵەکان بکەن مەسەل بەنمونە باز دەکەین دەیان جێدی کەشمانەوەە ئەوایە ئەها شەڕی دەیان گۆ شەڕی گۆرە ڕەس
شەڕێکی قارەمانانە بوو داستانی گۆڕڕز بەڵام کە خۆت دەچی دەیبینی جیاوازترا ینی مەبستم لەو ڕوێەوە ئەوەی جەنابەت پرسیار دەکەی گونجاوی ئەوەی جەنابەت پرسیار دەکەی شاخەکانی هەرێمی کوردستان زۆر گونجاون بۆ هەموو جۆرەکانی وەرزشی شاخەوانی چونکە هەموو جۆرە شاخەیەکمان هەیە و هەموو پێکاتەکانی تێدایە و لە ڕووی سروشتی لە ڕووی ژینگەی لە ڕووی گەشت و گوزاری لە ڕووی شاخەوانی لە هەموو بوارێکە شاخەکانی هەرێمی کوردستان گنجاون بۆیە دەکرێت شاخەکانی هەرێمی کوردستان وەکو کەنز وەکو گەوهرێک وەکو سەرچاوەیەکی گرنگ جگە لە بواری خۆڕاگری و شۆڕشی وەکو بواری ژیانی ئێستا و بواری وەرزشی و بواری بە تایبەتی بواری گەشت و گوزار گرنگی پێ بدەین چونکە پێکاتەکانی ناو شاخ دەیان پێکاتی تێدایە بۆ دەیان جۆری گەشت و گوزار دەبن نەک بۆ جۆرێکی بۆ دەیان جۆری گەشت و گوزار دەبن کە دەکرێت لە ناوچەستیایەکان پەریان پێ بدەین بۆیە شاخەکانی کوردستان ئەوەندە گرنگن تەنانەت لە ئەوروپاش زۆرجار شاخەوانان دێن بۆ شاخەوانی بۆ هەرێمی کوردستان بۆ نمونە ساڵانە ژمارەیەکی زۆر لە شاخەوانی دێن بۆ چیای هەڵگۆرد کە چیای هەڵگۆرد بەرزترین چایە لەسەر ئاستی عێراق و ناوچەکەش کەواتە گرنگی تایبەت خۆی هەیە و ژمارەیە لە ڕووی ژمارەشەوە ژمارەیە و لە ڕووی لووتکەوە ئێمە لووتکەی زۆرمان هەیە تاکو ئێستاکە بە هەڵە نەبم زیاتر لە 150 لووتکە و شوێن لۆگۆی شاخەوانی لەسەردانرایە ئەمە پێشکەوتنێکی باشە بەنسبە شاخەوانی تاکو ئێستاکە زیاتر ڕەنگە لە 2000 هەڵە نەبم لە 2000 شاخەوان لە هەرێمی کوردستان ئەمە پێشکەوتنێکی باشە زیاتر لە 150 گروپ لە هەرێمی کوردستانەیە سێ دامەزراوەی سەرەکی بەڕێوەبردننی شاخەوانی هەیە فیدراسیۆنی شاخەوانی یەکێتی شاخەوانی و هەروەها تۆڕی شاخەوانی ئەوانە هەموو پێشکەوتن ئەوانە لە چ پێشکەوتنن بۆ پرسیارەکەی جەنابەت لە ئەنجامی گونجانی شاخەکانی هەرێمی کوردستان ئەو گەشەشەندنەش لە ڕووی هوشیاری هاوڵاتیان بەدیهاتیە وهێشتاشین جیاوانیەکەینە کللتورێک دناف کۆمەڵگەیە خۆدا زۆر خۆشبەختانە بڵێن ئێستاکە وەکو بڵین خەریکە وەکو کەلتور لێ دێتێ ئێستا بڵێ خۆتان وتان بەڵێ زۆربەی گروپەکان ئەگەر هەفتەی جارێک گەشت دەکەن هەندێکیان دوو جاریش گەشت دەکەن بەڵام بەو پێی بەشێکی زۆر لە هاوڵاتیان لە ناو فەرمانگەکانیان کاریان هەیە و کاسبن ناتوانن هەموو ڕۆژە بۆی ڕۆژانی هەینی و ڕۆژانی شەممە زیاتر هەردەبژێرن لە کاتی پش و ڕۆژانی بەتایبەتی ڕۆژانی هەینی گەشتەکان زۆرتر دەبن جا بەشێک لە هاوڕێیانی ما ئێستا کاک هەواڵوانە دەرهێنەری بەرنامەن ماوەیەک زۆر خەریکی شاخەوانی بوو تیمێکی تیڤی هاوکارانەوان لە تیڤی هەمویان خەریکی شاخەوانی بۆ خەریک بوو هەمویان تەشجیع دەکرد بڕۆن بۆ شاخەوانی جا مامۆستا ئەمانە هەندێک جار مەترسیشی تێدایە بەڵام کورد بەردەوام حەزی بەسەرکەشی ئەوانە بە بۆ نمونە گەنجێکی کورد ئەم ساڵ بوویان ساڵی ڕابردوو بینیمان تاوەکو لووتکە ئەڤێرست چوو چەند جارێک تاوەکو با بڵێن ئەلبوو ئەو بابەتان هەر زۆر نۆرمال ببوو لای زۆربەی کوردەکان دەچوون ئەو مەترسیانە هەندێک جار لە شاخەوانی دروست دەبێت تیمی تەندروستی یان ئەو چارەسەری سەرەتایی تەندروستی ئەوانە بەردەوام پێویستە یان لەگەڵتانە گروپی شاخەوانی پێکاتەیە بە شێوێکی ئۆرگانی چەند بەشێکی تێدایە بەشی کارجێڕی و بەشی ڕاگەیاند وەکو هەموو مۆسەسەکانی دیکە بەڵام لە تیم کە دەردەچی پێویستە چەند پێکاتەیەکی یان چەند کەسایەتیەکی تایبەتی تیمە بن باسی شاخەوانی تەندروستەکەین ئێستا کە هەندێک تەندروستنینە ئەوانیان نییە ئەوە تەندروستنینە شاخەوانێکی پرۆفشنال بەڵێ باشی گروپی شاخەوانێکی پرۆفشنال بکەین پێویستە یەک لەوانە کەسی فریاگوزارت لەگەر بیت واتە شارەزایی هەبێت لە بابەتی فریاگوزاری بۆ کاتی پێکان و بۆ کاتی ڕوودان و کەسی ژینگە پارێزت لەگەر هەبیت و کەسی چاوساغت لەگەر هەبی لیدەرەکەت هەبی ئەو شوێنەی دەچی پێشتر ئەو کەسە چوبی ڕێبەرێکی باشبی چاوساغ و ڕێنمایی کەرێکی باشبی و یەکێک لە گروپ دەبێت سەرپەرشتی بکە و دەبێت کامیرامانی تایبەت هەبێ و هەموو ئەمانە لە ناو گروپە لە کاتی ڕۆیشتنە جێی جیاوازیان هەیە وەنی بە کەیف خۆت بچی لە چێن دەرەبی ئەوە لە نەخێر بۆ نمونە دەبێت ئەوەی کەسی فریاگوزارە نابێت نە لە پێشبی نە لە ڕاوەسا دەبێت ما قبل لە ئاخیریش نەبێ دەبێ مسەیتەر بێ بەسەر کاملی گروپەکە و جگە لەوەش تیمی تایبەت پێویستە لەو جێگایانەی کە ئامێری پەیوەندی ئیشناکە ئامێری پەیوەندی تایبەتیان پێبی
بۆ هۆی دابڕانە بەهۆی هەر شتێکە ئەو ئامێرە بەلای کەمیەوە ئەو ئامێرە 500 مترێک کار بکات یعنی مۆبایلنی ئامێری تایبەتن ئەو ئامێرانەی کە لەناو زۆر تیمەکانی فریاگوزاری و ئاسایش وانە بەکاردێ دەبێ ئەو گروپەش پێیبی بۆ ئەوەی لە هەر کاتێکا دوورکەوتنەوە لێک دابڕانێکە بوو بەو ئامێرە بتوانن پەیوەندی پێکەوە بکەن و فریای یەکدیکە بکەوی سەبارەت بەوەی کە سەرکێشی و چوونە سەرلووتکەی بەرز و شوێنی سەخت و ناخۆش لە شاخەوانی هەموو ئەمانە ڕێنمایی تایبەتی خۆی هەیە کە کەرستەی تایبەتی خۆیە تۆ ئەگەر بچێت جێگایەکی سەخت کەرستەکانی کە لەگەر خۆت دەبی هە لە جلوبەرگ و هەم لەو کۆڵە پشت و لەو کەرستانەی کە بەکاری دەینی هەمووی جیاوازە لەگەرەوەی بچە شاخڕەوی فەرقی هەیە کە بچێ لووتکە کە بچێ بەردەوانیش دیسە جیاوازە کەرستەکانی جیاوازن بۆیە بەردەوانی ئەوێ بسەر بەرات کەون بەڵێ بەردەوانی خۆ هەڵواسینەوە بەپەت بۆ بەسەرکەوتنی شوێنێک کەواتە دەبێ یان چوونە خوارەوەی شوێنێک ئیتر بۆ نمونە ئێستا گروپێ لە هەرێمی کوردستان تەمەنا دەکەن شکەوتێکە بی 50 متر 100 متر قوڵبی ئاوە بەستونی بۆ ئەوەی ئەوان بەستونی بستنە خوارێ بۆ ئەوەی بەستونی بستنە خوارێ یان لووتکەیەکە بی نەیگەنێ بەڵامەوان لە ڕێی ئەم بەردەوانیە بتوانن بیگەنێ یان لە ڕێگەی شاخەوانی چونکو بۆ نمونە کەرستەکانیش لە وەرز دەگۆڕن کەرستەی وەرزی دستان جیاوازە وەرزی بار جیاوازە وەرزی هاوین یعنی پێداویستەکان لە جلوبەرگ و لە خواردن و لە ئەوانەی بەکاری هەمووی دەگۆڕدرێ بەپێی وەرز بەپێی شوێن بەپێی کات هەموو ئەوانە بۆیە ئەو کەسەی دەچێتە شاخ دەبێت شارەزایی لە خۆراک لە جلوبەرێک لە کەرستەکان لە هەر هەمووانەبی شاخەوانی پێناسەکەی سەلامەتی یەکەمیان زانیاریە زانیاری وەکو ئێستاکەمە باز دەکەین سەلامەتی دووەم پێداویستیە پێداویستیەکانت وەکو باسمان کردە بیگریم سەلامەتی سێم چۆنیەتی بەکارهێنانی پێداویستەکان و شوێنی بەکارهێنان و کاتی بەکارهێنانی پێداویستەکانە گەر هەر سێکە زانین ئەوجە تۆ شاخەوانێکی تەندروست و باش باشە مامۆستا نادر تا بەحسا پاقژیە ژینگەهەیە کرد و تا بەحسا پاراستنا ئاژەڵا کرد لە ناوچیایدا و گرنگیاوە مە بەحس کرد ئامۆژگاریە تا چێ نەسیحەتا تا چیە بۆ ئەو کەسێک و ببێتن بچیت شاخەوانیە بکات چیاوانیە بکاتن بۆ ئەوەی ئێمە بتوانین شاخەوانێکی تەندروست بکەین باشترین شتەوایە ئێمە بەر لەوەی بچینە شاخ خول ببینین بە تایبەتی ساڵانە ئەو ئۆرگانانەی کە لە هەرێمی کوردستان هەیە فیدراسیۆنی شاخەوانی بە ئۆرگانی بەناوەندەکانی لە شارەکانی سۆران و هەولێر و دهۆک و کۆیە و لە سلێمانی و لە هەموو شوێنەکان خول دەکەنەوە پێویستە هەر کەسێک نیەتی بی بچیتە شاخ خول بێوێ ئەم وەرزشە بکە پێویستە خول ببینێت تا خول نەبینێ بانەچێتە شاخ چونکە خول بینین هوشیارت دەکاتەوە لە زۆر بوارێکە زانست و زانیاریت پێدەدا لە زۆر بارێکە و منیش جگە لە خوێنەوە لە ئەنجامی ئەو زانیاریانە هەمانە لە ئەنجامی ئەو خول و لە ئەنجامی پراکتیزەکردنی کارەکەی بەدەستمان هێناوە بۆیە ئەمەیان گرنگە وەکو باسیشمان کرد گرنگە کە تۆ بزانی کە دەچێ شاخ سەلامەتی خۆت دەبەرچاوی بەر لە هەموو شتێکە ینی ئەو سەرپەرشتیارەی ئەو تیم لێدەرەی سەرپەرشتی دەکا ڕەچاوی ڕێنماییەکانی بکەی واتە گوێگری ڕێنماییەکانی لە شاخ ئەوە نییە ئێمە کۆمەڵێک بەرپرسی ئیدارینە زۆر جار ئەسکەرینە پێکەوە دەچین دەبینی پلەی یەکەچی لە یەکەچی گەورەتر لە دایرەی خۆی ئەوە دەرێ کولفی کولە کە دێتە شاخەوە نامینی دەبێتە هەموو شاخەوان دەبێتە کەسێکی ئاسایی دەبێت گوێ لە ڕێنماییەکانی چێ سەرپرشتی گروپە چێ ئیدارەی گروپ دەکات یاخو برین چێ سەرپەرشتی ئەو گەشتەی دەکات دەبێت گوێڕایەلی بیت دەبێت گوێڕایەلی بیت ئەگەر گوێڕایەلی نەبی زیان بەخۆیە گەنی زیان بە گروپەکەی گەنی چونکە ئەو کەسێک کە دەچێت شاخ تەنیا ئەوە نییە زیان بەخۆی دەگەینی زیان بە ژینگە دەگەینی کێشەکەوێ زیان بە گروپەکەش دەگەینی بۆ نمونە ناوبانجی گروپ بۆ نمونە کێشە بۆ گروپ دروست دەکات لە گەشتەکەی دوا دەخات گەشتەکەی تێک دەدات ئەوە دووەمین کە باسی پاراستنی شاخەکان دەکەین ئێمە بەردەوام دەبێت چاومان لەوە بێت لە داهاتوو بۆنەوەکانی داهاتوو ئەو شاخانە وەکو خۆی بە جوانی و بە باشی بمێنەوە چونکە لە ئێستادا دەبی ئەوەش لە بیر نەکەن لە ئێستادا کۆمەڵێک مەترسی لەسەر شاخەیە لە ئاستی جیهان و لە ئاستی ناوچەی لە ئاستی جیهان ئەوە بڕکانە و ئەوە تێوانەوەی دارمانە و تێوانەوەی سەهۆڵەکانە و بەرزبوونەوەی کۆمەڵێک
لە ناوبردننی کێوی و ئەوانە هەموو ئەوان بەڵام لە هەرێمی کوردستان دیسە مەترسیەکانی جیاوازن ئێستا چوونی هەندێک کەس بۆ شاخ و هەندێک ڕێکخرا و گروپ بەبێ زانیاری مەترسینە بۆ سەر شاخ تێکدانی ژینگەی شاخ و هەروەها طبعاً بڕینەوەی دار مەترسیە بۆ شاخ تێکدانی ئاو مەترسیە بۆ شاخ ئەوانە هەموو پێکاتەی سروشتی شاخن بۆیە دەبێت ئێمە زۆر گرنگی بە پاراستنی شاخ بدەین هەم وەکو پاڵپشتێکی ڕابردوو کە مێژوێکی هەیە هەم بۆ نەوەکانی داهاتوش هەم بۆ پەرەپێدانی بواری گەشت و گوزار کە کەمترین قسەمان لەسەر کرد کە زۆر گرنگە زیاتر لە 10 جۆری گەشت و گوزار لە ناوچە شاخاویەکان دەتوانین پەریان پێ بدەین. زۆر باشە مامۆستا بەگوێم هەموو ئەوانەی کە حەز و خولیان بۆ شاخەوانی هەیە یان ئەوانەی کە شاخەوانن پابند بن و گوێبیستن بە ئامۆژگاریەکانی مامۆستا نادەڕۆستی زۆر سپاس بۆ تۆ لەگەڵمان بووی مامۆستا گوتی هێشتا لەسەر گەشت و گوزاریش قسەمانەکە بەڵام کاتەکەەوە دەبوو بە هیوان بۆ کاتی داهاتوو بەرنامەی باشتر لەسەرم بابەتە بکەین چونکە بە جدی بەلامەوە زۆر گرنگ بوو سپاس بۆ تۆ مامۆستا سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بی هەر سەرکەوتوو بن ئینشاڵڵا زۆر سپاس. باشە هەکار ئەم دەچین ڕەخێزەخ و باتیفا و ویلایدا بهێنە خارەڤێجارە لە گوندێ دێمکایە سەر قەزە باتیفا وڵاتیەکی هەی لەناوە عەردێ خودا هەکار سەر دارچنارێکی خانیەکی دروستکرێ بداریم کۆ ئەڤێ خانی دەداتاڤ گەشتیارە کلی لە دوو تنێت بێژیتێ بۆ من باقژێ ڕاگرن ئەیدی من چش هەوە نەوێت و بۆ خۆ تێدا بشین ینی بەلاش بەڵاشە باشە بە ئەم ڕاپۆرتە ببینین. لاس خلک دم که ماده ورا گلیا سر قضاباتی فوانن نیست که ناحیه بگوان نم افغانیه سردار که چناری ما چکری نو که تقریبا سه داره چناری ما توزیع کردی و 2018 افغانیه ما دای چکرنه و سالانه هم سخبری آوید کن تقریبا نزدیکی حتی 3 مرو و 25 مرو و به منده تیون نونجی و رینشتنا تقریبا خود 40 نفرات تاکل سرسری ترستاین ریخواره بمند مثلا حتی نزدیکی 37 متر 40 متر تهیه مساحات و عامی سرداره تقریبا تمنه داره اشم بشم تا 100 سال دبورت عمربان داره هم هندی بیرامت تیتین و بو پیل المجی افداره تین تقریبا 100 سال 150 سال تهانه عمربان داره چناریه تا شمله یکمین داره کردستان با قویتی و بهزه ببینه. خلک تن ویر تحصیلات گرن بار که بغداد هاتینش میسلت هاتینش اربیل سلیمانیه باکور کردستانه آمد تن ویر تحصیلات پاد گرن ام بس روزت پنجشنبه با خود باتین وقتی دیگه هر کسی که تید ویره بس جه خواپاقش کد ببرم برای ما ام دین ویر تن ویر مین ویر زاده خود خون دل خود چنجره بس جه خواپاقش کنوت چنبه چکر ناوی خانه فکرام بن بارب تریا بچیکر مبی بچیکر مگر اجا چو سروان دارا سکنی دارا چناره هدید بنوی صابی مگول اتر سنجب کون صابب کون دسته وانم پیام بشکد من نجار کش باتی فینان در نجار هاتنج باتی فی گوت ما گوت چه خانیه که بوم بچیک ما بچیک بچن سرو داره نکمنجه گوت بلا سر چوا پشتی گوت 3 روزا 4 روزا مجالی بده ما ازنا خودم خانیه که باش بوده چکین بلا بچی گوت حتی تقریبا 10 متر کابد نگلک بد پشتی چون هاتن سحکرنه برفره چکر ماشاءالله سحکری که 3 متر برفره کرد و اولی که سال اولی که 2018 ما دست بگیر ما یک غرفت نه چکر پشتی اینکه عالم گل قصافره کرد و ما جی گل حج بره کرد امرای ما برفره تر لیکن ما غرفه که دیل زده کرد گل هوله که و گل وکی گودی دست شو که وکی حمومه که و مطبخ که سفری مد گل چکری و جه برفره کرد و جه ریشتنی ماشاءالله ما گل که برفره کی نزدیک 15 20 متر به و جه ریشتنی حوش بیا هاي برفره بنوي
کوردستان دەیان نمونەی جوانی سەرنجڕاکێشی بەم شێوازەی لە ئەمە جگە لە دروستکردنی خانوەکۆک و بیرۆکە ئەڤین ینی هەر شوێنەکەی زۆر سەرنجڕاکێش بوو گەلک بۆ هیویا جارێکی ئەمژی بچین سەردانام جا ئەڤین بابەتی شاخەوانی لینکێکی زۆری لەگەڵ وەرزشکردن لەگەڵ جەستەڕێکی لەگەڵ تەندروستێکی باش هەبوو بەڵام بابەتێکی تر هەیە ئەمیان هەر ڕاستە خۆ پەیوەندی بە جەستەڕێکی بە وەرزشکردن هەیە ئەمیش هۆڵەکانی لەش جوانی ئێستامەش تا ڕادێک بۆتە کللتور ینی خەڵکێکی زۆر ڕوو لە هۆڵەکانی لەش جوانی دەکا جا بەشی زۆریان بۆ تەندروستێکی باشە دەستێکی ڕێکە بەڵام لە ناو وەرزشکردن هەندێک لە شولاری جیاوازتر و سەرنجڕاکێشتر دەبینی حەز دەکاویش ببێتە فتنس بەدی بڵدنگ نازم ئەو ناوانەی کە هەیە بەڵام هەندێک جار بە هەڵا وەرزشەکە ئەنجام دەدەن ئەمە دەبێتە کێشە و گرفتی گەورە بەسەر ئەو کەسێک کە دەی وەرزشەکە بکات بام سەحکەناوێ ڕاپۆرتە بزانین ئەو کەسن کو درست وەرزشێت کەن چ لێزێن و ئەوێن خەڵەتشیت کەن چلێت ئەو بەیانەیە کە تۆ چاوەڕێ دەکەی بۆ دەست پێکردن بە وەرزش ئەو بەیانێ قەت نایەت ئەمڕۆ بەیانی دوێنێ بوو کە چاوەڕێت دەکەست یاڵڵا ئەمڕۆ با دەست پێ بکەین دەست بە وەرزشەکەی زۆر تایبەت بکەین ئەمڕۆکە ماسوورکەی بایسێپس ماسوورکەی قۆڵم بۆ هەڵبژاردون 4 تەمرینی زۆر تایبەتم بۆ هەڵبژاردون کە بە ڕێگایەکی باش و تەندروست دەتوانی بەم 4 وەرشە ببی بە خاوەن ماسوورکێکی زۆر جوانی قۆڵت لەگەڵم بە بۆی هەرگیز هەڵە نەکەی لەم یاریە یاری یەکەممان کێڵزێتە بە شێوازێکی گشتی زۆر یاریزان لەم یاری هەڵە دەکەن چکە تەکنیکێکی باش پێویستە باشترین شێواز بەو شێوازەی کە پێت دڵێم ئەگەر جێبەجێ بکەی دڵنیا بە زۆر سوودی دەبینی سەرەتا ئەژنۆکانت کەمێک دەچەمێنەوە بۆی هێسی و فشار لەسەر پشتت لاکەوێت و بێتە سەر قاچەکانت پاشان کەمێک سنگت بەرز دەکەیتەوە بە وزەی بایسێپس شەفتەکە بۆ سەرەوە بەرز دەکەیتەوە 1 2 زۆر گرینگە لە کاتی ئەنجامدانی ئەم یاریە هەوڵ نەدەی پشتت لەگەڵی بچەمێنیتەوە چونکە کێشەی پشتت بۆ دروست دەکات و ئازارەکانی ئەژنۆش لەگەڵی باشترین شێوازی بەم شێوازەیە هەموو فشارەکە بە تەنیا بۆ ماسوورکەی بایسێپسە پێشەوەی قۆڵ ئەمە یەک یاری دووەممان کێڵ دەمبڵز مستەتالی یەکێکە لە باشترین یاریەکان دەتوانی سوودێکی زۆر باشی لێ بینی فشار دەخەیتە سەر بەشی پێشەوەی ماسوورکەی بایسێپس ویستم هۆشتان بیر بێنمەوە لە یاری لەش جوانیدا گرنگ تەکنیک و دروستی ئەنجامدانی یاریەکەیە نەک کێشی زۆر بامە لاتان ڕوون بێ جوڵی سێم ئەو یاریەکەم زۆر حەزی پێ دەکەم بەردەوام لە یاریەکانی خۆمدا هەیە بم شێوازە ڕادەوەستیت ئەژنۆکانت کەمێک ئەچەمێنیتەوە دیوی پێشەوەی بایسێپست بۆ پێشەوە ڕاکێشی بەڵام وریابە دەستت زۆر لەگەڵی نەبیتە دواوە لەبەر پێشەوەی شانت بۆی تووشی بێکان نەبێت هەوڵ بدە لە شوێنی خۆت بەتوندی تەنیا دەستت بێنیتە خوارەوە سەیری مەچەک و دەستم کە جوڵەی زۆری تێناکەم کە بی بەمە دواوە لەگەڵی تەنیا لە شوێنی خۆی بایسێپست توون دەکەیت وە دێنیتە خوارەوە بەو شێوازە ئەنجام بدرێت با دەست بە یاری چوارەم بکەین بەم شێوازە زۆر گرینگە باڵانسی لێشت لەسەر ئەم یاریە ڕێک بکەیت کە دەستەکان دەبێتە خوارەوە مەرج نییە هەمووی بیتە خوارەوە لەبەر سەلامەتی
ماچەکو دەستت بەم شێوازە بەرزیەکەیت دەهێنیتە خوارەوە لە بەشی بەرزکردنەکە فشارە خەیتە سەر بایسێپس لێرانە سترێج پێکەی ڕاکێشی ماسوولەکە ببوورە لە ناو وەرزشداینا کە تەوابووین بۆ دەکەین ئەگەر لە 23 کاتژمێری نەتوانی ئیشەکان جێبەجێ بکەی بەو کاتژمێری هۆڵی جێبەجێ نابێت مەهێڵا کەس ڕێگری لە تەندروستێکی باشە بکە دەست پێ بکە بەڕە بژێ وەرزشکردن اختیاریە ئەگەر نەیکەیت دەبێتە ئیجباری ماڵاوە پاشا کارم دەزدەتر سەرێ وەرزشە ڕاوستین و بزانین ئەو کەسن vê وەرزشێتکەن چاوە خۆ بێتگەهینن یەکشوانە محەممەد کاکی ڕاشید پاڵان و ڕاهێنەرێ لە جوانیت گەلمەدە کەپتم خێر بێ زۆر سپاس دەستان خۆش خێر بێ زۆر سپاس دەکەم حاڵی نەگەڵمانێ خۆشحاڵ هەر بەم لە شولار و بەم قۆڵ و باسکە لە تەنیش من و ئەڤین دانیشێمە بزر زۆر سپاسان دەکەم خێر بێ زۆر سپاس دەکەم کەپتن ئەفهەمی میدالیایە طبعا پێکمان پیرۆز بن ئەم شانازیت کەن کومە پاڵاوانن حسانە لە کوردستانێژی هەکار دوماهێک میدالیات ئەبدەسە خستلکیش پاڵاوانیە بوو چاوە بوو تا چاو خۆ بەرهەف کرد بوو بێ پاڵاوان باسی ئەمانەش بکە سەرەتا سپاس بۆ سپاس بۆم دەرفەتە بەانی باش بۆ گشت کوردستانیان کۆی ئەو مەدالانی کە لێرە ڕیزکراون و بەدەستم هێناون لە ماوەی 8 مانگ نزیک بۆنەوە مانگ بەدەستم هێناون پاڵەوانەتی بەهێزترینی کوردستان کە تێیدا پلەی یەکەم بەدەستێنا لە شاری سۆران ئەنجامدرا ساڵی ڕابردوش بە هەماشەوە لە شاری دۆک پلەی یەکەم تێدا بەدەستینە ئەو پاڵەوانەتی پارێزگاکان کە لەویش تێدا پلەی یەکەم بەدەستینە و کۆتا پاڵەوانەتیم ئەو پاڵەوانەتی بوو لە منتەخەباتی عێراق بە هەماشەوە پلەی یەکەم بەدەستینە سوپاس بخوا زۆر باشە دڵخۆشین کە پاڵەوانیان لە کوردستان ئێستا ڕوو لە زیادبوون دەکەن یان بەتابەت ئەم چەند ساڵی کۆتایی بە هەبوونی زۆری هۆڵە وەرزشیەکان پاڵەوانانیش ڕوو لە زیادبوون دەکەن باشە با بینە ناو وردەکاری تایبەت بەم یاریە یان بەو کەسانێک کە دێن بۆ ناو هۆڵ هەندێک کەس دێن ئەگەر من بێم ئێستا بۆ تەندروستێکی باشرێم بۆ ئەگەر کێشم زۆری بۆ دابەزینی کێش دێم و هەندێک کەسیش ڕەنگە حەز بکات بۆ پاڵەوان بوون و لە شکەورەی بێ ڕێنمایەکانی ئێوە جیاوازن کەس بۆ کەس بێگومان هەر کەسێک کە سەردانی هۆڵەکانی وەرزش دەکاتن بە ئامانج و خولیای تایبەت سەردانی هۆڵەکان دەکات نەنی کۆمەڵێک کەسێ تەنها بۆ کێشدابەزاندر سەردانمان دەکات یان کۆمەڵێک کەس بۆ زیادکردنی کێش یان کۆمەڵێک کەس کێشەی تەندروستیان بۆ زیادکردنی کێش بێگومان هەیە دەیەوێ بگا بە پاڵەوانێتێک بەڵام ئێمە لە هۆڵەکانی وەرزش ینی بە کۆی گشتی هانی هەموو خەڵک دێن بۆی وەرشەکە بکاتن وەرزش بکاتن بە گشتی ئەجا هەر کەسە بە پێی تایپی لەشی خۆی ئێمە لە شەکان سێ جۆرمان هەیە بە پێی ئەو جۆرە ئێمە وەشەکان دێنێ و کەسێک کە قەڵەوە جیاوازە لەگەڵ کەسێک کە لاوازە و کەسێک لاوازە بەرنامە پرۆگرامی جیاوازە لەگەڵ ئەو کەسێک کە دەیەوێت چێش بەسەر بخێت و کەسانێک کە بەشداری پاڵەوانتیش دەکەن بە هەماشەوە جیاوازە باشە کاپتن ئەو کەسێن دەبێن ماسوولکە بۆ خۆ دروستکەن تاخفنەکە جوان کردوێک دەمێدی بەریام دەست بە پرۆگرامی بکەین ئەو ماسوولکە لە هۆڵن وەرزشی تێنە دروستکران یان لە چێشتخانە بژین مەطبەخێت مەطبەخێدا بەڵێ خۆی دروستکردنی ماسوولکە لە ڕاستی وەرشەکە چەندە گرنگ بێ بۆ نمونە سەتاسی وەرشەکە گرنگ بێ 170 بۆ 75 خواردنەکە گرنگە زۆر خەڵکی سەردانی هۆڵی وەرشی دەکات خۆی هیلاک دەکات تەمرین دەکات ڕەنگە ساعتێک 2 ساعات بەڵام لەبەرەوەی خواردنی بە بڕی پێویست نییە سوود نابینێتن چونکە ماسوولکە بە خۆراک دروست دەبێتن جوڵەکردن لە هۆڵەکانی وشت تەنها بۆ توندکردنی ماسوولکەکانە تەنها بۆ ڕاکێشانی جێڕی ماسوولکەکانە کە بتەوێت هەم وەزن دابنێ هەم بتەوێت وەزن بەسەبێخی ئەوە ئیشی خواردنەکەی بەڕاستی باشە کاپتن کەسێک کە دەیە بێتە پاڵەوانی لەش جوانی چ تەمەنێک گونجاوە بۆی دەست پێ بکات ئایا تەمەنی سەرویسی ساڵی تەجاوز بووە یان تەمەنی خوار 18 ساڵی دەتوانێت بێتن وەرزشی قورس بکات لە پاڵەوانەتەکان ئێمە معیارێکمان هەیە قیاسێکمان هەیە ئەو کەسانێک کە لە 40 ساڵ پێی دەگوترێ ماستەرز وانێک کە لە بابڵێن لە 19 بۆ 20 ساڵ پێیان دەگوترێ شەباب بوو لەم بینش پێیان دەگوترێ متەقەدیمی واتە کەسێک کە بیەوە بەشداری پاڵەتی بکە ئەگەر تەمەنی بچووک بێمە بۆ نمونە 16-15 ساڵ بێ نەو پێی دەگوترێ شەباب بەڵام تەمەنی گونجا بۆی بەشداری پاڵەوانەتی بکە بە خۆشحالیەوە لە
پاڵەوانیتی سۆران شتێک ئەنجامدرا کە پێی دوکتر پاڵەوانیتی ناتورال واتە ئەو کەسانەی تەنها لەشی خۆیان ناتورالە بە طبیعی بە ئاسایی لەشیان جوانە بە سروشتی خۆی دروست بووە بجیناتێکی جوانی هەیە دەتوانێت سەرشتێک ئەوە جێگای خۆشحاڵی بوو ئینشاڵڵا بۆ ساڵی داهاتوش پەرە بۆ بوارە دەدرێت بەڵام بۆ 18 بۆ 19 ساڵی کە دەست بە پاڵەتی بکە کاتێکی زۆر زۆر گونجاو لەبەر بەرزی ڕێژەی تستۆستێرۆنی ئەو کەسە مەبەستم ینی بۆ وەرزشکردن ڕاهێنانکردن ئاساییە خوار 18 ساڵی ڕاهێنان بکە لە هۆڵەکانی لەش جوان بێگومان ئاساییە لە ژێر چاودێری ڕاهێنەری پسپۆر بێگومان ئاساییە دەکرێت زۆر زۆریش باشە بەتایبەت کۆمەڵێک بە ئەگەر ئەو کەسانەوە گرین کە چێشیان زۆرە و تەمەنیشیان بچووکە بۆ نمونە وەکو مێر منداڵێک وانە قەڵەون ئیدی بەخۆی خواردنی نەستەلە ئەو بابەتانە بێتن دەکرێت زۆر زۆریش باشە سوودیشی زۆر لێ دەبینی باشە این پرۆگرامن وان کەسە چاوانێ دروستکەنەوێت کەسێت مەسەلەن بۆ نمونەیەکی کێشەوەی گەلەکە زۆرە دێتە دافەوە دەبێژیتر من بێت ئەس خولەوازکەم خوزعیفکەم دێ چاوەوێ بەرنامەیەکی بۆ ڕێک ئێخنهین هەنا مەسەلەن پشکنینێن پزیشکیتکەن هەنا تنێن خۆراکیت دەنێ هەکار هەنا تنێن جوڵەیان دەنێ هین چاوەوان کەسە ڕێنماییتکەن و کێشە خۆدا بەزین بێگومان هەر کەسێک کە قەڵەوە دێتە هۆڵەکانی لەرزوانی سەرەتا ئێمە یەکسەر بەرنامەی تەدریبی یاخود خۆراشی نادێنین سەرەتا چەند پرسیارش لێ دەکەن ئایا کێشەی تەندروستی هەیە ئایا کێشەی هیچ ئێسکەکانی هەیە هیچ بابەتێک لە بابەتەکانی لەشی هەڵی تێدانە بەپێ ئەو بەرنامەی کە ئەو کەسە فەحسی خۆی دەکات یاخود هیچ کێشەیەکی نییە ئێمە بەرنامەی خۆراشی پێ دەدەین هۆرمۆنات نا هۆرمۆنات بابەتێکە تەنها لە پاڵەوانێتەکان ینی بەڕێژەی مەعیار و سنووردار و لە زێر دکتۆری پسپۆرت چاودێری تۆ دەتوانی بەکاری بینی هۆرمۆن جیاوازە ئەوی زۆر گرنگە ئەو کەسانێک کە قەڵەون بیانە و چێشیان دابەزێنن زۆر گرنگە ئاگیان لە خۆراک بێ چونکە هەموو کەسە قەڵەوانە بە ڕۆژێک و دوو ڕۆژ و بە مانگێک ئەو فاتە ئەو ڕێژە چەوریەی کۆ نەکردوتۆ تا بێ بە ڕۆژێک بە دوو ڕۆژی لای بداتن کەواتە سەرەتا ئیشەکە پێویستی بە خۆراکەکەیە کە خۆراکەکەی جێبەجێ کرد و مەزبوطی کرد ئەو سادەگرتە سەر وەرشەکە وەرشەکەش دەرەجەی دووەمیتی کە پێوێ لەشەکەی پێ بتوێنێتەوە یاخود ماسوولکەی پێ دروستکە بەڵام لێرە خاڵێکی زۆر گرنگ هەیە کە کەسێک دەرێم ناتوانم ئەو بکەم ناتوانم کە خاڵە گرنگەکە تەنها خەوەکەیە خاڵە گرنگەکە خەوەکەیە تۆ خەوت ڕێک بێخە با بڵێن لە کاتژمێر 11 بۆ 6 لە کاتژمێر 11 بۆ 7 کە بایۆلۆجی لەشت لە خەوەکەدا پێرفێکت بوو خۆی بەرنامەی خۆراکەکان ڕێک دەکەوی بۆ نمونە کەسێک سەعات کە بەداخەوە ئێستاوایە سەعات 4 و 5 زۆربەی هەرە زۆری خەڵک دەخەوێتن لەولا سەعات 11 و 12 هەڵدەستێ ئەوە نانی بەیانی نییە کە نانی بەیانی پێویستە تۆ لە سەعات 7 بۆ 8 و نیم تۆ نانی بەیانیت خواردبی دوای ئەوە خۆی لەش تۆماتی چێن برسی دەبێتەوە بۆ سەعات 11 تۆ زەمی دووەم دەیخۆی دواتر سەعاتێ بەڵام کە تۆ سەعات 12 و 1 هەرسای نانی بەیانی نییە ئەو کاتەش گەدا ڕێژەی هۆرمۆنی گلیسرینی کەم دەکاتەوە ناتوانێت دەربدا زیاتر تۆ سەعات 2 وەزبێک دەخۆی دواتر سەعات 6 وەزبێک دەخۆی سیستەمی خۆراکەکە تێک دەسێ کەواتە تەنها خەوەکەت چاکە هەم سیستەمی خۆراکەکەت ڕێک دەکەوێت هەم سیستەمی تەمرینکردنەکەت و هەم سیستەمی ژانیشت ڕێک دەکەوی بەڕاستی باشە کاتێک کە کەسێکی پسپۆر لەم بوارە میوان دەبێت پرسیارەکان زۆرن بۆ یان ناتوانین لە یەک زاویەدا پرسیار بکەن باوڵەن تایبەت تەنیا بە خواردن پرسیاری تاواکەری خۆراکیش دێ ینی بەشێک لە بینەرەکانمان ڕەنگە پێویستیان بەو وەڵامانە هەبێ بۆ تاواکەری خۆراکیەکان هەندێک جار ڕەنگە تاواکەرە خۆراکەکان بەتایبەت بۆ ئانەی یاریزان و پاڵەوانن دەیانەوێت بەشداری لە پاڵەوانتەکان بکەن تاواکەرە خۆراکەکان نەتوانن ئەو پێداویستەی جەستە پڕ بکەنەوە بەکارهێنانی دەرزی و دەرمان و ئەمانە کاریگەریان چۆنا چونکە ئەمە ترسێکی دروست کرد بوو هەندێک جار بەڵێ لێرە خاڵەکی گرنجکەیتم ئاماژەی پێ بدەم بە خۆشحالیەوە لە کابینەی نوێم و لە کابینێ دێمش دڵیان گرنگی پێدەدرێتن لە بابەتی تەندروستیە کە وەزارەت تەندروستی لقەکانی کۆی یەکێتی لەرزوانی بەتایبەت یەکێتی لەرزوانی لقی هەولێر کە بە خۆشحالیەوە ئێستا زۆر مستڕە لەسەر ئەوەی ئەو هۆرمۆنات و ئەو بابەتانی کە لە هۆڵەکانی وەرشی بەکاردەهێنرانەمێن و بە خۆشحالیەوە نەژماوە بەڵام بۆ بابەتی پاڵەوانێتی لە پاڵەوانتی ئێمە کە پاڵەوانتی دەکەین دیوێکی شاراوانیە کە گشت ئەو پاڵەوانەتان دێستنە سەر شتێک هۆرمۆن بەکاردێن بەڵام بە ڕێژەی دیاریکرا و بە ڕێژەی سنووردار لە ژێر کەسی پسپۆر و دکتۆردا بەڕاستی و لە دوای ئەو هۆرمۆناتی پاڵەوانتی کە ئێمە ئەنجامی دەدەین قۆناغێکمە هەیە پێ دوکتێ قۆناغی PCT واتە ڕێخستنەوەی هۆرمۆناتەکان چونکە لەگەڵ بەکارهێنانی هۆرمۆن تۆژێک کێشەی هۆرمۆنات بۆ دروست دەبێت لە بەرزی و لە نزمیدا و ئەو کەسانی کە بەشداری پاڵەوانیتی دەکەن دێنە هۆڵەکانی لەرزوانی بیان و بەشداری پاڵەوانیتی بکەن سەرەتا دەبێت هیچ کێشەیەکی تەندروستی نەبێتن
و بتوانێت ژەمە خۆراکەکانی ڕێک بیتن دوای ئەوە تەواوکەری خۆراکی بەکاربینی هەر کەسێک کە خۆراکەکانی بڕی پێویستی بۆ منە 6 جەم بۆ 7 جەمی هەبێتن تا بگرە 8 جەمی هەبێتن ئەو کاتە پێویستی بە تەواوکەری خۆراکی نابێت ئێمە خۆمان دەڵێن تەواوکەری خۆراکی کە خۆراکەکەی ڕێک بوو پێویستی بە تەواوکەرەکە نابێت تاواکەری خۆراشی زۆر جیاوازترە لە بابرین هۆرمۆنات و ئەو بابەتانە هۆرمۆنات تەنها بۆ سەر ستەیج بەکاردی بە لە فترەیەکی زەمانی کوورتە کە تۆ بۆ ئاماجێک بەکاری دێنی و ینی ئێمە یاری لە جوانی تاکیاری کە بەشداری ئۆلیمپیاد ناکە لە بەرەو مادەی وزەبەخشی تێدا بەکاردێنرێت کە هۆرمۆنات بەتان بابەتێکە لە بابەتەکانی وزەبەخشی لەکە هۆرمۆناتیش بەکاردێنی پێویستە لەژێر کەسی پسپۆر ورد و چاودێری دکتۆر دابێ هەم بە پێشهاتی فەحس و هەم دوای هۆرمۆنات دوای فەحس بکەوە ڕاستی باشە کاپتن محەممەد کاکر ڕاشید پاڵان و ڕاهێنەرە لە جوانێت گەلمەدەبێ گەلک خۆشحاڵ بووین خەرەتی سەرچاوێ نمونەتان زیاد بێ پاڵەوانی کوردستان بەردەوام ڕوو لە زیادبوون بکەم و لە پاڵەوانتەکانی دەرەوەش بە ئەنجامی باش بگەڕێنەوە خۆشحاڵ لەگەڵمان بێم بەیانێک خۆشحاڵ بووین بێگومان سپاس بۆ بینەریە هەواشی بهیویا ڕۆژەکە خۆش شاد کاتێکی خۆش